بۆ وەبیرهێنانەوەی کۆشی دوایی باباشێخ کەسایەتی گەورەی ئیزدیەکان کارێکی هونەری بە شعری و گۆرانی بەنای بابێ ڕووناهێ بڵاو دەکرێتەوە. شێعرەکە لەلایەن عەزیز غەمجڤین نووسراوە و دەخوێندرێتەوە. هەروەها هونەرمەندان گارا سازگار، ئیبراهیم کەیڤۆ بەشدارن. کاری دەرهێنانی بەرهەمەکەش لەلایەن زەکەریا عەفرین ئەنجامدراوە. باوره به وفای دنیای های 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 دنیای های سلطان ێزی بخوا پادشایە، هەزار و یەک ناو لەخوا دانایە، ناوێ مەزن هەر خودایە. بابای ڕۆناهی ئەڤیناتە دلۆڤانی بوو